وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. لپاش سپاس و ستایشێکی بێهەمتا بۆ کردگاری مەزن و داواکردنی درود و ڕەحمەت بۆ سەرگیانی پاکی پێشەوای مرۆڤایەتی محەممەد صلی الله تعالى عليه وسلم. مەجلیسەکەمان ئەگوێزینەوە و ئەچینە خزمەت مەجلیسی پێغەمبەری خوا صلی الله عليه وآله وسلم. هاوڵان بۆمان ئەگێڕنەوە ئەفەرمون پیاوێک لە ئەنسار هات داوای کرد لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە هیچ شتێک لە ماڵمانە نییە و هاوکاریم بکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی هیچ شتێک لە ماڵی تۆیان نییە. فەرمووی تەنها دوو شت لە ماڵما هەیە ئەی خۆشەویست، حلس نلبس بعضه ونبسط بعضه. هەندێک ڕاخەرمان هەیە یا قوماشمان هەیە بڕێکی ڕائەخێن و بڕێکیشی ئەکەنە بەرمان. وقعب نشرب فيه من الماء. گۆزەڵەیەکی بچکەڵەشمان هەیە هەندێک جار ئاویتێ ئەهێن و ئاویتێ ئەخوێنەوە ئیتر هیچ شتێک لە ماڵەکەی ئێمان نییە. خۆشەویست فەرمووی دەبڕۆ هەردووکیانم بۆ کۆکەرەوە بۆم بێن. کەسەکەش چوو هێنایە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. خۆشەویست بەرزی کردەوە لە ناو هاوڵان نافەرمووی کی ئەمانم لێ ئەکڕن. هاوڵێک فەرمووی من بە 1 درهم ئەیکڕم. درهمەکە تقریبان وەکو بڵێ 250 ئەمڕۆ. فەرمووی زیاتر چەند جارێک دووبارە کردەوە هاوڵێکی تر ئەڵێ هەر بای درهمێک بوو بەزوتم با پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەوەنە دووبارەی نەکاتەوە عەرزم کرد من بە 2 درهم ئەمەوێ. فەرمووی ئەوە فرۆشتم بە تۆ بە 2 درهم. ئەڵێ 2 درهم و هیچ شتێک بۆ کەسەکە نەمایەوە. فەرمووی ئەم درەمەیان بڕۆ خواردنێکی پێ بکڕە، ئەم درەمەشیان بڕۆ حەبلێکی پێ بکڕە. ئەڵێ چووم حەبلێکم کڕی و هاتمەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەفەرمێ بە دەستی مبارەکی خۆی پارچەدارێکی هێنا ئەم سەری حەبلەکەی بە چاکی بەست و وهای لێ کرد کە بتوانم داری تێ بکەم. فەرمووی دەبڕۆ خەریک بە دار کۆکەرەوە بهێنە لە ناو مەدینە بیفرۆش و 15 ڕۆژی تر نەتبینم. ئەفەرمێ اذهب فاحتطب وبع ولا أرينك 15 يوما. ئەڵێ دوای 15 ڕۆژەکە کەسەکە هاتەوە خزمەتی وتی ها بزانم چیت پێیا کردووە. ئەی خۆشەویست لەگەڵ ئەوەی نانم بۆ مناڵەکانم تەرتیب کردووە 10 درەمم ماوەتەوە. فەرمووی هذا خير لك من أن تجيء المسألة نكتة في وجهك يوم القيامة. أما بوتو زور باشتر لويك داوا كردن لخلق خالك الرجل نيوتوان تدرسك للرجي قيامته. ألم فرمايشتي پیغمبری خوا صلی الله عليه وسلم. ئەگەر خۆشەویست بیویستایە بە هاوڵانی بوتە ئادەی هاوکاری کەن زۆر زیاتر لە 2 درهم و 10 درهم هاوکاری ئەکرا. پیاوانی وەکو عەبدوڕەحمانی کوڕی عەوف وجودیان هەبوو لەوێ کە 38 لەسەر 1 لەسەر 38 ماڵەکەی ئەو ئەیکردە 80 دیناری ئاڵتون کە دینارێکی ئاڵتون لەو کاتە نزیکەی 300 درهەمی ئەکرد. ئەمانە هەموو لێ بوون نەیودێکێکتان خەیری پێ بکەن. ویستی ئەم کەسە لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ لەو کەمیش پێیاکە لەسەر کار و ئیش و جوڵە و حەڕەکە بێ. ئێمە یەکێ لە کێشە زۆر خەتەرناکانی ئەمڕۆ کە ڕووی کردوتە جیهانی ئیسلامی نەک تەنها کوردستان، لاوەکان و گەنجەکانمان تووشی بەتاڵەیەکی فکری و بەتاڵەیەکی کاری بوون. ئیشیان لەسەر ئەمە ئومەتە کردووە. گەنج پارەی کەم بەلایەوە قیمەتی نییە. لە فکری خۆی و خەیاڵی خۆیان بازی زۆر گەورە ئەدا. لە بەرامبەریشە کاتێک کە ناتوانێت لە واقعە ئەم بازە گەورە بدا یە تووشی بەتاڵی ئەبێت و دائەنیشێت و ناجوڵێ و حەڕەکە ناکە. زۆر جۆری بەتاڵەمان هەیە لە جیهانا باس کراوە.
بەڵام خەتەرترین جۆریان بەتاڵەی اختیاریە. ممکنە ئینسان ئیجبارن بەتاڵ بێ، دەسێکی نییە، قاچێکی نییە. رب العالمين أفرمي ليس على الأعمى حرج ولا على الأعرج حرج ولا على المريض حرج. أما نهيش تاواني كان نية قرر كارو كسابد نكنو لعملي إسلامي شاكار نكن هيش يان لسرني. بلام قرنج يان خطرناكترين أوه كإنسان بطالي اختياري خوي بو خوي بطالة بو خوي هالبجيري، خوي بو خوي بشكل حياتي خوي وهالي بكاكا لمودایەکی بەتاڵیە کاری نەبێ و هیچی نەبێ و نەزانێت چی بکە. ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لاوەکانی خەڵکێکی نین نەزانن چی بکەن، ئەبێ بەرنامەی هەبێ، پرۆژەی هەبێ، کارکە نەوەستێ. ئێمە ئومەتێکی وا دواکەوتونین دنیا بۆ خەڵک بەجێ بێڵین. تۆی ئومەت ئەوە تا خۆشەویست بەو شێوازە مامەڵائەکە. تخوا عیب نییە گەنج لەم زەمانە دەست لە باوکی و لە برای و لە دایک و لە هەموو کەس پان کاتەوە نەتوانێت خۆی دوو کاری ڕێکوپێک جێبەجێک. لەوە چه عوزرت هەبێ بڵێ سوڵتەی ئەم زەمانە و دەسەڵاتدارانی ئەمڕۆ یان کوفری جیهانی هاتووە کارێکی کردووە کە گەنج نەتوانێ هەنگاوەکانی هەڵگرێ. بەڵام ئەگەر تۆ کارت کرد و سەر بەسەریش دەرچووی واتە هیچ خەیرت نەکرد، هێشتا لەوە باشتر لە بەتاڵەی فکریا بژی، چونکە لەو سەر بەسەریە ڕۆژێک لە ڕۆژان هەڵ ئەسیتەوە. ئەڵێن پیاوێکی چاک بە ئەولادەکانی خۆی وتی ڕۆڵە ئەمساڵ قەرارم داوە شووتی بکەم. ئەڵێ کردیان و زەرێکی زۆر گەورەیان کرد. ئەڵێ بۆ ساڵی ئایندە وتی بە ئەولادەکان هەر شووتی ئەەکەم. کوڕەوتیان باوکە خۆ پارمان لێوە دیارە، وتی نا هەر شووتی ئەەکەم. ئەڵێ ساڵی سێهەم و چوارەمیش کردی، اینجا شووتیەکەی نەجاحەتی هێنا. بە سێ جار زەرەر زانی لە جاری چوارەما چی بکە، تەجربەی پێیا کرد، چۆن کارکە. هەموو حیات ئاوهایە. خوا جەل جەلالوو بەستی ئەم زەویەی کردو بۆ تۆ بۆی بگەڕی بەسەریا و بخۆی لەسەر ئەم زەویە، هەمووی مسەخەر کردووە بۆ تۆ، بەڵام تۆ ئەبێ ئیدراک و عەقڵی خۆت بخەیتە کارکە چی ئەکەیت و چۆن مامەڵە ئەکەیت. دوو کەس هاتنە خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، داوایان لێ کرد سەدەقەی تەوزیع کرد، وتیان بەشی ئێمەش بدە لە سەدەقە. ئەفەرمێت چاوێکی پیا گێڕان لەسەرەوە بۆ خوارەوە لە خوارەوە بۆ سەرەوە سێری کرد، جسمیان زۆر پتەوە. فەرمووی ئەگەر مەیلتان هەبێت لەمەتان ئەدەمێ، بەڵام بزانن ئەم لا تحل الصدقة للغني ولا لذي مرة سوي. ئەو کەسێک کە دەوڵەمەند بێ ئەم سەدەقات و شتەی پێ ناشێ، و کەسێک هێز و توانای ئیشکردنی هەبێ. میڕە بە معنای قووەت دێ، قووەتی ئیشکردنی هەبێ و سەویش بە معنای لەش ساغی دێ لەشی ساغ بێ، ئەم سەدەقە و زەکات و ئەم شتانەی پێ ناشێ. ئەفەرمێ دوو کەسەکە کەوتنە سەر کاروباری خۆیان، وازیان لەوە هێنا کە دەستپان کەنەوە و داوا بکەن. علەمانی علم النەفس ئەڵێن خوا جەل جەلالوه دوو دەسی داوە بە تۆ، بەڵام یەک دەمی داوە بە تۆ، بۆی ئەم دوو دەسە کارکە لە پێناوی تێرکردنی دەمێک. معقولە کەسێک هەر دوو دەسەکەی بەکار نەهێنێ هەتاوەکو دەمی هاواری برسێتی کە. بۆ مەلیک و دەوڵەمەندەکانیش ئەوترێ، بەتابەتی ملوکی وڵاتەکان پێیان ئەوترێ دەسی خەڵک بجوڵێنن وەلەو یەک دەسیشی بێ، با دەمی هاوار نەکە، چونکە ئەگەر نابرسیەکان هاوارەکەن و هاواری ژیانەکەن. ابن مسعود ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ وەصفێکی حاڵی ئەم زەمانەی ئێمە ئەکا زۆر جوان. تەسەور کە والله ئینسان بەزەیەتەوە، کۆمەڵی گەنج ئەبینی سەریان کردو بە یەکە هەموو ڕۆژێ لەو سوچاک و ئەبنەوە 2 سەعات 3 سەعات 10 سەعات. جارێک بە بیرمە لە زانکۆ کۆمەڵی تەڵەبەم بینی هەموو ڕۆژێ سەریان نەکرد بە یەکە لە سوچێکە. مژوتم وڵا لەوە چێ پرۆژەیە شتێکیان هەبێ. جارێک پرسیارم لێکردن سێرەکەم فلیمێکی شەو ئەگەڕنەوە، هەیانە نەیبینیەوە حەڵقەکە ئەوانی تر بۆی تەواو کرد. سەری ئەو بەتاڵە فکریەکە کە لە ئینسانە دروست ئەبێ. یا ئەبینی کۆمەڵی گەنج کۆ بنەوە بە دەوری نێرگەلەیەکەوە، بە دەوری جگەرە خواردنەوە، بە دەوری سێرکردنی فلیمێکەوە، کاتەکەی خۆی هەمووی بەسەر ئەبا و بە فیڕۆ ئەدا. کە ئەم وەصف و ئەم مەشهەدە ابن مسعود ئەفەرمێ إني لأكره أن أجد الرجل لا في أمر دنياه ولا في أمر دينه. زور ناڕەحەت دەبم کە پیاوێک ببینم مرد پیاو نە لە کاری دنیایەتی نە لە کاری ئاخرەتیەتی.
والله ئەمڕۆ هەندێک جار گەنج ئەبینی بە زەید پێایەتەوە نە لە کاری دنیایە نە لە کاری دینایە. إنسان حياتي لنيوان دوشتا ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة. أم دكارا كيتو ديتو لهيتش أنا النبي الله وقتي خوي لزماني الساداتا كم الله خلقان تعينا كرت هميان كو كردنا وأنا كناويان نسيبو وتيان الزحمة النبي كيش خنواري هي بابته أملا كيش خنواريني بابته أولى الله مجموعين لو بينما نو وتيان أمانة هميان تعين كن أمانة نأزان خنوار نأزان نخنوار تصور كجاري وهي جنج نأمري الدنيا هي نأمري آخرة واستاو كرو أمتي بيغمري خوانية صلى الله عليه وسلم أمتي خوشويست دسيكي آزايا لبازارا دليكي نرمى لطاعة عبداتي. إمامي عمر رضا ورحمة خواه اللي بأفرمي جاري وهي كسق لإيوة أبينم سيري أم فكرة عمريكا أفرمي كسق أبينم زور معجب أبم بقسا كردني هلسو كوتي ما مالي جواني جمالي عقلي بلام فأقول هل له حرفة أي أمكاري إيشيكي هي شتيك أزاني بوجياني خوي فإن قالوا لا سقط عن عيني أقربلا هيج كاري نازاني وحيج لبيش تاهم أكوي أو عقلو أو كمالاتي ناتوانم لقبولكم. رحمتي خوال الراغبي أصفهاني بي أفرمي من تعطل وتبطل انسلخ من الإنسانية بل من الحيوانية. الله يوكسيك خوي عاطلك خوي بطالك هجنك وتبطالي اختياري عاطلبوني اختياري. الله ولا إنسانية شوراوته نا لجان داريتي شوراوته وكو بردوه سودينية. لقمان حكيم أمشقاري كركيئك أفرمي يا بني استعن بالكسب الحلال كركم خليكي كاسبي حلال با فإنه ما افتقر أحد قط إلا أصابه 3 خصال. كرم بخواج كسي فقير رويتي أكا سيشد رويتي أكا خليكي كارو كسابد با يكم لدينا لوازب رقة في دينه بويا بيغمري خواه صلى الله عليه وسلم أفرمي اللهم إني أعوذ بك من الكفر والفقر أو دوانا خاتب بنايك فقيري هند جار سرأك يشيبو خرابكاري بو لاوازبوني الدين دو وضعف في عقله عقلي لجي خويا نامتو توشي نكسي فكري أبي نكسي عقلي أبي والله كسي بطال لروي لا شو دا أرزي لروي عقله فكرة ودا أرزي. أفرمي وذهاب مروءته قوري وشهامتي كسايتيم كسا أروا دا أنيشي بطال وحطال كسايتي خود أخويته وأكوجي. أفرمي لما نهمو خراب تروى أعظم من ذلك استخفاف الناس به والله أجر كار نكيتو نجو لي واد لي خلق قالطت بأكاب شو قبيته ولا أستي خلقه بويا أفرمي اليد العليا خير من اليد السفلى أو باشترى بويا إنساني إيمان دار أبي زور بوشياري ما ملكه أفرمي فإذا قضيت الصلاة فانتشروا في الأرض وابتغوا من فضله. أفرمي كاتك نجد طاوكر انتشار كبسر زويا برو بقري فضلي خواك وكرو مسأليك وكرنو يرسخي خواه لقرآن بفضل باسكر وآخرون يضربون في الأرض يبتغون من فضل الله أقرن بسر زويا بوشي أقرن بو كوكردنوي فضلي خواه لسر زويا كبريتي لرسخي خواه منتشر لسر زويا بويا براسي گەنجی مسلمانی ئێمە ئەبێ زۆر هوشیار بێ نەکەوێتە ناو داوی کافران و بێدینان کافران ئەوەی لە تۆ ئەوێ تۆ صاحبی محەممەدی کوڕی مەسلەمەی لە 7 ساڵیە سند و هندی ڕزگار کرد پاکستان و هندستانی ئەمڕۆی ڕزگار کرد ئەی تۆ ئەی گەنج بۆ کافر نازانێت تۆ خاوەنی ئەم تاقە بەهێزەی کە ئەگەر جوڵا کەون لەگەڵ تۆیە ئەجوڵێ بۆیە هەوڵ ئەدا تۆ زەعیفکە لاوازکە داخراوتکە داخزاوتکە داد ئەتەپێنێ ئەگەر لە ماڵێکە باوکێک چەند مناڵێکی هەبێ و هەموویان بیانەوێ داوای پارە لەم باوکەکەن ئەم باوکە دەرەقەت نایە بە تاقی تەنها بە تایبەتی لە زمانی ئەمڕۆیە کە باوک وهای لێکراوە چەمێنراوە بۆیە ئەگەر ئەفرادی ناو ماڵەکە
یەکەیەکەی عائیلەکە ئەگەر هەر یەکەی وەلەو 1000 دیناریشی پیا کرد بێت لە مانگێکە کۆمەچێکی زۆر گەورەی سەرخستنی ماڵەکەی خۆی کردووە. زۆر کاتی ئەمە گلەیی ئەەکەین لەوەی کە بۆیە بەتاڵ بووم کار ئەەکەم و هەرچیش ئەەکەم زەرر ئەەکەم. ئەمە جۆرێکی ترە لە بەتاڵی کە پێوترێ البەتالە المقەنعە. ئینسان خۆی بۆ خۆی وای کردووە قەناعەتی بە خۆی هێناوە کە بەتاڵی باشترە لە ئیشکردن. خۆی بۆ خۆی بەتاڵ کردووە. هێشتا ئیشەکەی نەکردووە. ئەڵێ ئەگەر ئەوە بکەم زەرر ئەەکەم، ئەوە بکەم زەرر ئەەکەم، ئەوە بکەم زەرر ئەەکەم. ئەڵێ کابرا تەلاقی خواردبوو وتبووی ساڵان نازانم چەند ملیۆن تمەن زەرر ئەەکەم لەبەرەوەی پوڵم بەدەستەوە نییە هەر عەقڵم یەت و ئیش ناکە. خودی ئەم کەسە ئیتوانی بە جۆرێکی تر مامەڵەکە. تەسەوور کە ئێمە ئەگەر بێت و هەموو تاقەکان بکەونە کار، ئەزان لە جیهانە چەند پێویست بە تاقە هەیە. ئەزان ڕزقی ئێمە لەسەر زەوی نییە تاوا بیرکەینەوە کە ئەم کارم کردوون. ناتۆ ئومەتی پێغەمبەری صلی الله عليه وسلم تۆ ئیشەکەی تۆ ڕەب العالەمین جوهدی تۆ ئەبینێ، سعی تۆ لەسەر زەویە مایە ڕزقە، مای بەرەکەتە، نەجوڵانی تۆ مایە کوشتنی تۆیە. بۆی هەر یەکێک لە ئێمە ئەبێ ئەم قۆناغە نوێیی ئێستا کرد لە ژیانە دەستی پێکردووە بە شێوازێک تر مامەڵەکەین، نابێت تاقەکانی خۆمان ڕاگرین. هەر ئێمە بوون ئەم میلەتە لە ڕەفاهیەتێکی زۆر گەورە کەوتی نەخوارەوە، ضعیف بووین، لاواز بووین، حیساری اقتصادی خرایە سەرمان. بەڵام زۆر بە جوهد و ئازا هەر هەموو پەلامارماندا توانیمان ئەو سەختیە ببڕین و نەجاتمان ببێ، کەسی لە برسا نەمرد. تەسەوور کە ئێستا گەنجی وا ئەبینی باوکی خاوەنی هیچ نییە، ئەو بیرەکاتەوە لەوە گرانترین جۆری سیارەی پێ بە پێشپێشێنی پێ بکە، بە ئەندازی قەدەری خۆت، بە ئەندازی بەڕێی خۆت، بە ئەندازی کاری خۆت. هەر کەسێک ئەمە بکەنە یاسا لە ژیانە، لە کاری بچووکە کاری نەکرد ناتوانە کاری گەورە بکە و نەجاحەت نایەنە گەنجەکە. ئەگەر غیرەتت نەبوو بۆ کاری بچووک هەمیشە فاشیلی لە کاری گەورەیە. دوو، هەر کەسێک پێ عیب بوو جۆرێک لە جۆرەکانی کاسبیکە هەمیشە لە دواوە ئەمێنێتەوە. هیچ جۆرە کارێک عیب نییە، هەمووی شانازیە و هەمووشی ئەجری لەسەرە. هیچ گوێ مەدەرێ خەڵک چۆن سەیری کارەکەت ئەکا، سیر کە ڕەب العالەمین سەری ئەم عەبدە ئەکا چ کارێکەکە، سەری ئەم عەبدە نەوەستاوە ئەکا، ئەم عەبدە ئازایە ئەکا، کە ئەمە خەسڵەتێکی زۆر گەورەیە. ئەبێ گەنجی ئێمە هوشیار بێ لەم بەتاڵیەی خۆی ڕزگارکە. بەخوا 100 ساڵ سەری ئەو فەیسبوک و مەیسبوک و بەزمە بکە هیچ سوود وەرناگری، لا دنیان ولا ئوخڕەویەن، هیچ ئیسفادە ناکەی. ناوەرە ئەو کاتانەی کە فەراغت هەیە و هەر هیچ کارت نییە بڕۆ لە خزمەتی کتێبە بە کتێب بخوێنەوە، عەلە الئەقەل شتانێک لە زیهنی تۆ زیاد ئەکات و فکرت ئەکرێتەوە. ئەم ڕەنگە زۆر و ڕەسمە زۆرانە فکری تۆ دائەخا، ئەمانە شتانێکت پیشان ئەدەن بە غێری ئیرادەی خۆت. بۆیە هەمیشە بە غەمباری ئەمێنیتەوە، هەمیشە لە بەتاڵیە ئەمێنیتەوە. بەڵام ئەگەر بە ئیختیاری خۆت خوێنتەوە هەمیشە گەشە ئەکەیت و زیاد ئەکەیت. ئەم زەمەنە و زەمینە بەو شێوازە نامێنێ و ئەڕوا خۆشبەختی بۆ ئەو کەسەی لەم زەمەنە توانوێتی سوود بۆ دواتر وەرگێ. نە ئەم پارە زۆری و نە ئەم دەوڵەمەند و فەقیریە زۆر لاوازە کە وەسەتیەت لە بەینان نەماوە، ئەمانە هیچی نامێنێ. ژیان بە جۆرێکتر و ئاقارێکتر ئەڕوا. بۆیە لە ئێستەوە ئەبێ بەردی بناغەت دانابێ بۆ ئەو ژیانەی کە قادیمەوە دێتە ڕێتۆ، بۆ ئەو زەمانەی کە تۆ تەحەدی ئەەکەی. ئەی گەنج چۆن مامەڵەی لەگەڵا ئەەکەی، چۆن خۆت بەهێز ئەەکەی، چۆن مواجهەی ئەو عەسڕەی خۆت ئەەکەی کە تیایت. خوای گیان داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت. یا ئیلاهی گەنجەکانمان لە فێڵی کافران دوور خەرەوە یا ڕەب العالەمین. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بمانگەڕەوە سەر ڕۆحیەتی دینداری خۆمان یا ئەکرەم الئەکرەمین، بمان کەرەوە خاوەنی دین و دنیامان یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان داوات لێ ئەەکەین بە ناوی جوانت، بە صیفەتی بەرزە، بە ئیسمی عەظەمت، کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە، عەفوی خۆت بەسەرمانە ببارێنە. یا ئیلاهی داوات لێ ئەەکەین بە کەڕەم و ڕەحمەتی خۆت لە گوناهەکانمان ببورە، دڵەکانمان پڕکە لە نوری خۆت یا ڕەب العالەمین، خۆشەویستی خۆت لە دڵمانە زیاد کە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان ئەم عەبدانە هاتوونەتە ماڵەکەی تۆ، بەخوا ئەمانە ڕکوع نابن تەنها بۆ تۆ نەبێ، سوژدە نابن و سەری بەرزیان نەوی ناکەن تەنها لە بەردەم تۆیان نەبێ، دەسی زەلیلی دوعایان تەنها بۆ لای تۆ بەرزەکەنەوە. دەیا ئیلاهی دوعاکانیان گیرا بکە، ئودعوا الله وأنتم موقنون بالإجابة.
الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. أوصيكم عباد الله ونفسي قبلكم بتقوى الله وكثرة مخافته، فإن التقوى شعار المؤمنين ودثار المتقين ووصية الله تبارك وتعالى في وفيكم وفي الخلق أجمعين. وشويسكام يوجه گرفتكا جيهان مسلمانا آرونا آنانك گنجكيما كافر خطة وتخطيط شابي نينيرا توشو بطالي شاكردين ويش ما جوري جوركا ورو أني تمالي طبيعة إنسان وشويسة لا مادان برولات تمالي همتي برز ما قولانا بيان جاران تماشو منطقة هوراماني كريني إيشا خسختك وينيشا أبيس جوان رازين و آرونا خلق مي بتابة تماشو شاكرو گنج جوانكا والله إما أشي ياغا سختينا جيان شا دروس کرد. ئێمە پاسە نەزانمێ عەبدایەتی و دینداری هەر ئانە ئینسان بێت لێ مزگی و دیوەڕ کاتێ نما کەرۆ یۆجە بەرزترین پلەکە عیبادەتی جیهادا ڕاخۆینێ کە بابەتێەوە فرە گەورەن کتاب و سنەنە قورئان و حەدیثەنە زیاتر بە هەرچی کەلیمەوە ئامە باس و فی سەبیللای بێ زیاتر باس و جیهاد و جەنگ و قیتالین ڕوێ وەشەویسەکێ دەور و وەشەویسی نەبێنێ سەحابێ دەور و پێغەمبەری نەبێنێ صلی الله عليه وسلم پێوە شادی شان و شەوکەتش فرە جوان بێ جسمێ فرە جوانش بۆەوە بێ باڵێەوە فرە جوانش بێ فرە ئازا و قارەمان بەرگنێ واچە پە ئی باڵا جوانە و ئی جسمە ساقەیە جیهاد کەرۆ ڕاخۆینە و خزمەت و دینەکەیەنە جەنگ و قیتالەنە بەشداری کەرۆ وەشەویسمە قسەکێش دەمۆ گێرتەوە فەرماواش إن كان خرج يسعى على ولده الصغار فهو في سبيل الله. خو اگر ای پیا ایسه که زیانه را مزانو پی کوی ملو اگر زیابو را پی اینه رزق پی لا کرو پی زاولا گلانکاش اینه جرا خوانو جهاد کرو. وإن كان خرج يسعى على أبوين الشيخين كبيرين. خو اگر زیابو را ورو آنه او تاتیو پیری گورش هنه خزمت شاکرونه فهو في سبيل الله يشار مجاهدة فرق جنيا. وإن كان خرج على نفسه زيابور هرمانه پی ویش کرو تنها پیناو آنه يعفها ورو آنه پاک داوین بو بلو خزان و یانه پی ویش دروس کرو آیش فهو في سبيل الله هر اینا راخوانه بلام ای جسم جوان و هیکل جوانه اگر زیابورو بطال بو تنها ورو آنه خلق تماشاش کرا ما شاء الله جلش چن کشخینه و چن کشخن و تنها پی ریاو سمعی زیابورو فهو في سبيل الشيطان انشا اینا راو شيطاني نو بس انا را شيطانيش گرتبو يعني بطاليه كرا شيطاني كرو اي فرماشته چش به امامات فرماو اي گنج اي پیر اي امتو پیغمبري صلى الله عليه وسلم اگر گرکتا جنگ و جهادنا شهيد بي اگر گرکتا گورترين پلو عبدايتي دست بركري لود له بازاري جنگ و بازاري كره تماشا كره اقتصادي اسلامينا يا قرآني بيروزانا قرجاري كباسو جهادي كريو دائما جهاد مالي إنا والينا شو إنساني مسلمان بياو دلي بازارين بياو دلي مزجين چني مزجين أخواناسي كري بري شو باس أخواناسي كري فرق جنيا ميدان جهادنا چني أخواناسي كري وني والمجينا ونار حد بيو عارقة كريو دلي بازاري چنا عارقة كريو كسبو حلالي كرينو أجر باداشت ويل بي من يسريو ورو آني جگر كاتكا زياتر آرونا إما أشم أشي جنگنا فربا وريا إمام الله كرمي توشو بطالي نبي مي إي وسائلو إي تشيوكا كافر دروسي شاكرو يا إي برنامج فكرية كمايا قرشان جنگ چني عقلو تو كرا توي گنجي كشال أخوا گنج شجارة توبش كرده بي أما محسوب ما وصا والله من دورو 1000 سيديام هنه قر فيلمينه تماشام كرنه چشا چني كرو برا رو قردل تماشا كردينه شواتم 1000 ساعاته كل ما 1000 ساعات وشي ما وصل فيلم شاهن 900 ساعات تماشام كرد
هزار شي تسميان هني مزام تشاشني كر تصور كر اي عمر كاملة جوانا اي خوي غور اي ليره نازارش داني پنه نپی دنیا شاسرف کری نپی آخرت نزانی چیش کری بابته وهن انسان كهزي وبقوتش كسي كديتا اجنجه فرت تماشو فيلمش كفر ياريش كرد انا خوا طاقي فرجدان بنا مزانو طاقي ياجي وش انا بكر بارو بوتي مشغول وباني شاوه ايه هزوش كخوا غوري بنا دان رنگا سرزميني گرجمنو كشاش باتي ولا وكياو وش سرو تماشا ما كرا زمين واسمان واوي وحرتي ما ندزاشو براش انساني مسلمان اشم واعيبو وريابو زانو تشكرو زانو تني ما ملكرو خواهیان داوا و نکرمه همت بي گنجكا ما جنو جبت علي دور شاوزو وأوصيكم أيضا بالصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم حيث أمرنا الله تبارك وتعالى في محكم تنزيله قائلا إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد وبارك على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد كما صليت وباركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد اللهم اغفر للمؤمنين والمؤمنات وللمسلمين والمسلمات ولمن أنشأ هذا المكان اللهم أعز الإسلام والمسلمين وأهلك الكفرة والملحدين اللهم انصر من نصر الدين واخذل يا رب من خذل الإسلام والمسلمين اللهم آت نفوسنا تقواها فزكها أنت خير من زكاها أنت وليها ومولاها آمين آمين والحمد لله رب العالمين أقم الصلاة يرحمك الله.